کابینەی نوێی حکوومەتی هەرێم لە سەرەتای دەستبەکاربوونی بەڵێنی ئامادەکردنی پرۆژەیە سێ بودجە دەدات. تاکو ئێستا 3 ساڵ لە تەمەنی کابینەکە تێپەڕیوە. هاوشێوەی کابینەی پێشخۆی هیچ ساڵێک پرۆژە یاسای بودجەی ئامادە نەکردووە، هەرچەندە چەندین جار وتەبێژی حکوومەت ڕایگەیاندووە ئەوان لە هەنگاوی کۆتاییدان. پرۆژەی یاسای بودجە لە هەفتەی داهاتووتێتە ئەنجومەنی وەزیران. بەڕێوەبەری گشتی بودجە لە وەزارەتی دارایی ئاشکرای دەکات کە تاکو ئێستا وەزارەتی سامانە سروشتیەکان داهاتی ڕادەست نەکردووە، بۆیە پرۆژە یاسای بودجەی 2022 ئامادە نەکراوە. دەشڵێت وەزارەتی دارایی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 داوەتە حکوومەت، بەڵام حکوومەت بۆ پەرلەمانی نەناردووە. سەبارەت بە ئامادەکاری بودجە بۆ ساڵی 2022 هاوشێوەی ساڵی 2021 گفتوگۆمان لەگەڵ وەزارەتەکانە تەواو بووە لەسەر خەرج و داهات و لە ئێستادا چاوەڕێی هەنێ لە وەزارەتەکانەکەین کە کۆمەڵێ داتا و زانیاریمان لێ داوا کردوون. ئەو داتا و زانیاریانە بەدەستمان نەگەیشتووە، کەی ئەو داتا و زانیاریانە بەدەستمان بگات ئێمە پرۆژە یاساکەمان حازرە بێت و ئەینێرینە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران. لای خۆیەوە ئابووری ناسان پێیان وایە لە ئەگەریبوونی پرۆژە یاسای بودجە ئەوە کاری چاودێریکردن و ڕوئیای حکوومەت بۆ داهاتوو چارەنووسی موچەی فەرمانبەران هەنگاوی باش بەرەو پێشەوە دەچێت. جەختیش دەکەنەوە دەبێت لە خراپترین دۆغدا حکوومەت یاسای بودجەی هەبێت. بێگومان هەبوونی پرۆژە یاسای بودجە و دەکات کە پەرلەمانتارانێک لە هەرکە سەرچەکانێک کە چاودێریکردنە بتوانن جێبەجێ بکەن سەرڕای ئەوانش دەستەی دەستپاچی و چاودێری داراییش بەبێ هەبوونی پرۆژە یاسای بودجە ناتوانین چاودێری بکەیت چکە هیچ بنەمایەکی چاودێری کردنت نییە. ئەوە دەکات هەم بێ بەرنامەیەک لە خەرجکردنی پارەکان و کۆکردنەوەی پارەکان هەبی، هەم چاودێری یاساییش نەبێت لەلایەن دامەزراوە چاودێریەکان. کەم بەداخەوە هەرێمی کوردستان ماوەیەکی زۆرە نزیکەی هەر ساڵە نەیتوانیوە پرۆژە یاسای بودجە پەسەند بکات و جێبەجێ بکات و ڕقابە و تەنفیزی بکات. حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بودجەیەک دانێ بەبێ ئەوەی حسابی داهاتەکانی پشکی بودجەی بەغدای تێدا بکە، ناتوانێت، چونکە حساب بودجەی دانا باسی پشکی عێراقی نەکرد بۆ هەرێم کەواتە سەر بەخۆ ئیعترافی کرد کە من پشکی بودجەم لە عێراقەوە ناوێت. ئەو کێشانەی لە بەردەم یاسای بودجەدا هەن پلە بەرزکردنەوەی فەرمانبەران و دامەزراندنی یەکەم و دووەم و سێمی سەرئاستی زانکۆ و پەیمانگاکان و کێشەی گەڕاندنەوەی پاشەکەوتی موچە و چەندین گرفتی ترن کە بەهۆی نەبوونی یاسای بودجەوە کەڵەکە بوون. نەبوونی یاساکەش بۆتە هۆی نەبوونی شەفافیەت و زیادبوونی گەندەڵی. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.